ناوەندی حوت ڕەنگە بۆ یەکەم جار لەسەر ئاستی باشووری کوردستان یەکەم فێستیڤاڵی نێودەوڵەتی فۆتۆگرافی کوردستان ساز دەکات. لەم فێستیڤاڵەدا فۆتۆگرافەرانی 9 وڵات بەشداری دەکەن. بڕیار وایە ئەمڕۆ سەعات 5 ئێوارە لە سەرای سلێمانی فێستیڤاڵەکە بەڕێوە بچێت. بۆ قسەکردن لەسەر فێستیڤاڵەکە ڕێژنە ڕزگار زانیاری زیاتری لایە. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ ئاکام سلااو لە ئێوە ئاکام ئێستا ئێمە لە سەرای سلێمانین ئەمڕۆ لەلایەن ناوەندی حوت ڕەنگەوە پێشانگایەکی فۆتۆگرافی نێودەوڵەتی کوردستان ڕێک دەخرێت و پێشانگاکە ئەمڕۆ کاتژمێر 5 بەڕۆی بینەراندا دەکرێتەوە. دیارە پێشانگاکە کۆمەڵێک کاری فۆتۆی فۆتۆگرافەرانن. من بۆ ئەم مەبەستا بەڕێز بەختیار سعید لەگەڵم ئامادەی و گفتوگۆیەک دەربارەی ئەم پێشانگایە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. کاک بەختیارگیان سلااوت لەبێ بە ئەرک نەبێ زۆر سپاس دەکەم. پیرۆزبایی ئەم سەرکەوتنەی دیکەی ناوەندی حوت ڕەنگە لە بەڕێستانەکەین دەستان خۆش بێ. دەمەوێت بپرسم جیاوازی پێشانگایەکی فۆتۆگرافەری لەگەڵ فێستیڤالێکی فۆتۆگرافەریە چییە؟ دەرەکاڵی پێشانگا لە مەساحەیەکی بڵێن بچووکترا کرێتەوانە. بەڵام کاتێڵی فستیڤال جگەلەوەی کە لە کۆمەڵێ وڵات و کۆمەڵێک کەسی جیاوازیان ڕێکخراوی جیاواز لە ناو ئەمەیە کۆکەیتەوە. ئەگەر سەری هەرێک لەم فۆتوانە بکەی نمایندە یاخود باڵێن نیشانداری کللتوری ئەو وڵاتەیە. لەبەرەوە توانین لێرەیە ئێمە پێشانگایەکمان هەیە، پێشانگایکی کامێرامان هەیە، هەڵێن وەرکشۆپێکشمان هەبێت. بەڵام ئەم لە پێشانگایە وجودی نییە، تەنها پێشانگایەکە و ئاسایی نمایشەکرێت. کێن ئەو فۆتۆگرافەرانەی کە ئەمڕۆ لەم پێشانگایەدا بەشداریەکەن و ئەو وڵاتانە کوێن کە فۆتۆکانیان نردووە ئەو فۆتۆگرافەرانە؟ ئێمە کە ڕکلاممان کرد بە زمانی جیاواز لە 19 وڵاتەوانە ئێمە بەرهەممان بۆ هاتووە. لەلایەن لێژنەی داوەری کە بڵێن سێ هونەربەندی فۆتۆگرافەر بوون، یەکیان لە کوردستانە، یەکیان لە بەریتانیا، یەکیان لە دانیمارکە. ئەم سێنە بڵێن فۆتۆکانیان جا کردوتەوە ئەو فۆتۆیانەی کە ئەبێت بۆ ینی با بڵێن شیاوە بۆ بەشداریکردن لە ناو پێشانگاکەیە لامان کاتە بۆ ئەوی کە خەڵات ببەنەوانەیە. ئەم سێ کەسەر سێکیان ئەزمونێکی زۆر باشیان هەیە لە بواری فۆتۆگرافی و هەم لامان کاتە وەکو ئەندامی لیژنەی داوەری. ئەوان 100 فۆتۆیان جا کردوێتەوە. فۆتۆکان بواری جیاوازی ژیانی تایە. بۆ نمونە هەرێک لەو وڵاتانی کە بەشداریان کردووە لە هەرێمی کوردستان کە ژمارێکی باش لە فۆتۆگرافەرانی شار و شارۆچکە جیاوازەکان بەشداری کردووە، عێراقی تایە، ئێرانە، سووریایە، هەندستانە، جەزایرە، مەغریبە، تونسە. ینی ئەم وڵاتانە ئێرانە ئەمانە پێکەوە هەمویان کەرنەڤاڵێکی گەڕانەوەی ژیانی تاکەکانی ناو کۆمەلگاکەی خوان لە ڕێگەی فۆتۆیەک یان چەند فۆتۆیەکەوە گەیاندۆتە فستیڤاڵەکە. گرنگی ئەم جۆرە فێستیڤاڵانە، گرنگی ئەم جۆرە پێشانگای فۆتۆیانە بۆ فۆتۆگرافەران چییە؟ هەندێرێکی زۆر باشە. لە هەمان کاتە دروستکردنی لینکە بەیەکەوە. کاتێک فۆتۆگرافەرێک بۆ نمونە لە مسرەوە بەشداریەک هات لە ڕێگەی ئەم فستیڤاڵەوە توانێت خاوەنی ئەو فۆتۆیی کە بۆ ئەو جێی سەرسامە بیدۆزێتەوە، ئەکرێ بەیەکەوە پرۆژە دروستکەن، ئەکرێ داوەت نامەیان بۆ بکرێت، ئەکرێ هەر شتێک کە گەشە بە بوارەکە لە ڕێگەی ئەم پێشانگایەوە دروستەوێت. بۆ ئێمەش گرنگە مەتوانیمان ناوی شاری سلێمانی لە ڕێگەی ئەم فستیڤاڵەوە بە 19 وڵات بناسێنین وەکو پایتەختی ڕۆشنبیری. کەواتە جگە لە لایەنە چالاکی هونەرێکە لایەنێکی کللتوری و ناساندنیشە بەڕاستی. ناوەندی حوت ڕەنگە ساڵانە بە بەردەوامی با بڵێن هەفتانەش نەکمانگانە هەموو جۆرە چالاکیە هونەریەکان لە خۆ دەگرێت و پێشانگا دیداری هونەری و ئەدەبی دەکاتەوە. ئەمەوێ بپرسم ڕای ئەو کەسە بیانیانە چین لەسەر ناوەندی حوت ڕەنگە و هەبوونی ئەم جۆرە چالاکیانە لەسەر ئێوە؟ ئەوەندەی کە بڵێن پەیوەندیان پێوە کردوین لە بوارە جیاوازەکان نەکرد بڵێن لە بواری فۆتۆگرافی بۆ ئەنجەی سەرنجەکە ناوەندێکی با بڵێن ئاسایی ئەتوانێت ئەو هەموو لینکەی هەبێت بتوانێت لە ساڵەکە ئەوەندە چالاکی هەمە جۆری هەبێت لە بوارە جیاوازەکانە. بۆ ئەوەش بۆتە سەبەبی ئەوەی کە بڵێن پەیوەندیەکان بە ناوەندی حوڕەنگەوە لە سەراسی نێودەوڵەتی پەیوەندێکی زۆر تۆکمە و زۆر دەوڵەمەنە. بەڵام تەنها ئەوەیە کێشەکە لە ناو خۆمانە هیچ هاوکارێک بۆ پرۆژانێت تاکو تۆ شارەکەت ئەوەندەی تر لە ڕووی ناو لە ڕووی کللتورەوە بناسیێنی بە دەرەوەی خۆمان کامایە ئەنی پەیامێکی زۆر گرنگە کە ئەبێ ئەمە شارەکەمان وەکو لایەنی هونەری وەکو لایەنی کللتوری بە دەرەوە بناسیێن، چونکە ئێمە شارەکەمان وەکو پایتەختی ڕۆشنبیری هەڵبژێراوە. کەواتە گرنگە بەردەوام چالاکی هونەری و ئەدەبی هەبێتایە. ئەو فۆتۆگرافەرانی کە لە دەرەوەی کوردستان بەشداریان کردووە ئایا ئەوان ئەمڕۆ لەم پێشانگایەدا بەشداریانە بێت؟
بەداخەوە تەنها ئەوانەی کە لە ناو هەرێمی کوردستانن چەند هونەرمەندێکیش لە هەولێر و دووهۆکەوە دێن بەڵام ئەوانەی دەرەوەی کوردستان بەداخەوە لەبەر ئەوەی کە هیچ داهاتێک نەبووە لەبەرەوە نەمانتوانیوە. بەهیوای سەرکەوتن کاک بەختیار ئەمەوێت بپرسم لە دوای کۆتایی هاتنی ئەم فێستیڤالە هیچ خەڵاتێک دابین کراوە بۆ ئەو فۆتۆگرافەرانی کە دەبنە براوەی یەکەم و دووهەم و سێهەمی ئەم فێستیڤالە؟ ئێمە سێ خەڵاتی مادیمانەیە. خەڵاتی یەکەم 1500 دلارە، خەڵاتی دووەم 1000 دلارە، خەڵاتی سێم 750 دلارە. پێشەنگاکە لە دوای سلێمانی ئەچێتە هەولێر بڕیارە لەگەڵ کۆمەڵی وێنەگرانی عێراق قسەمان کردووە کە بیبینە بەغاش. ئەم جۆرە خەڵاتانە تا چەندێک گرنگن بۆ ئەو هونەرمەندانە یاخود بۆ ئەو فۆتۆگرافەرانە ئایا ئەمە ئەبێتە هاندانێک بۆ ئەوان کە کاری باشتر بکەن یاخود بتوانن فێستیڤالێکیا پێشانگای زیاتر بکەنەوە؟ کاتێککە تۆ خەڵاتە بێتوانە شانازی بە تواناکەی خۆ دەیت هەوڵی گەورەتریکەی تواناکە ئەگەر ڕێ بۆ ئەوەی کە لە زاویە جیاوازەوە کاری دانسقە دروست بکەیت بۆ ئەوانی کە خەڵاتیان نەبردێتەوە هەوڵی زیاترێن بۆیە بگەنە و ئاستەی کە ئەو خەڵاتی وەرگرتووە. دیارە من و تۆگەر لە یەک بوارە کار بکەین کاتێکە تۆ خەڵاتە بێتوانە و من خەڵات نابەمەوانە ئەلەوەیە ئاستەکان دەرەکەوێت کە بۆچی من خەڵاتم نەبردەوە هەوڵێم لە ساڵی داهاتوە من بگەمەوە ئاستەکەی تۆ. بەهیوای سەرکەوتن هەم بۆ بەڕێستان هەم بۆ ئەو فۆتۆگرافەرانی کە ئەمڕۆ لەم پێشانگای خودت لەم فێستیڤالەدا بەشداریەکەن. بەڵێ ئاکام ئەمڕۆ پێشانگاکە لە سەرای سلێمانی کاتژمێر 5 ئێوارە بەڕووی بینەراندا دەکرێتەوە و فێستیڤالەکە تاکو 3 ڕۆژی تریش بەردەوامی دەبێت. ڕێژنا سوپاس بۆ تۆ هونەرمەند بەختیار سەعید.